باش زۆر خوشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی گیرفانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتووەکردن لەسەر پرسێکی دیکە ئابووری. لاڵقەی ئەم جاری بەرنامەکەمانە گفتوگۆکەی سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی زێڕ و کاریگەری لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان و خواست لەسەر زێر لە لای هاوڵاتیانی کوردستان. بێگومان لە ماوەی ڕابردوودا نرخی زێر ڕیکۆردێکی زۆر پێوانەی و مێژووی تۆمار کرد و نرخی یەک ئۆنسە گەشتا $3,000 و لە بازارەکانی ناوخۆی هەرێمی کوردستانیشان نرخی مسقالێک ئاڵتونی عایرە بۆ نمونە با $625 بوو ئەمڕۆ کە ئەمە بەڕاستی ئاستێکی پێوانەیە. ئەم نرخە بەرزە بۆ و تەواقع ئەکرێ نرخی ئاڵتون بەرەو شۆ بچێت. ئەمە چ تەسیرێکی لەسەر کڕینی ئاڵتون کردووە لای هاوڵاتیانی ئێمە. بۆ گفتووەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەردوو بەڕێز کاک ئازاد عومەر لە 32 میوان لە شارەزای بواری زێڕوزی و بەخێربەی کاک ئازاد، هەروەها بەڕێز کاک هەندن عەبدوڕەحمان سەرۆکی سندیکای زێڕەنگەرانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمایە. کاک هەندن سڵاوت لێبێت و خۆشحاڵین کە میوانی بەرنامەکەمانی. سڵاو لە ئێوەش. بەر لەوەی بچمە لای میوانەکانم، ئێمە واڵێکمان هەیە کە کۆمەڵێک زانیاری تایە سەبارەت بە وێزگەکانی بەرزبوونەوەی نرخی ئاڵتون لە چەند ساڵی ڕابردوودا تا ئێستا گرنگترین محەتەکانی بەرزبوونی نرخی ئاڵتون ئەچینە لای واڵەکەمان بە کورتی تشکە خێنە سەر هەندێک لەو زانیاریانە لەگەڵمان بن. یەکەمیان لە سەرەتای ساڵی 2024دا نرخی یەک ئۆنسا ئاڵتون بە $2,040 لە $3 بە تەحدید لە بۆرسەی عالەمیە بە $2,040 بووە و لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئێمە مسقاڵی عایرە 21مان وەکو نمونە وەرگرتووە. نرخی یەک مسقال عایرە 21 بریتی بۆ لە $440,000 دیناری عێراقی. بەڵێ لە دەوروبەری 3 مانگ دوای ئەو بەروارە، یعنی تێپەڕبوونی فەسلێک بەسەریا، یەک ئۆنسا بەرز بۆتەوە بۆ $2,250 واتە لە ماوەی 3 مانگدا ڕاستەوخۆ $200 چۆتە سەر نرخی یەک ئۆنسا. لە بازارەکان هەرێمی کوردستانیشە نرخی یەک مسقاڵی عایرە 21 چۆتە سەر $475,000 دیناری عێراقی. ئەمە لە 3 مانگی یەکەمە. لە دواترا لە مەرحەلەی دواترا لە 22/2024 کە محەتەیەکی گرنگی تری بەرزبوونەوەی نرخی ئاڵتونە، نرخی یەک ئۆنسا چۆتە سەر $2,750 دینار و کادانەوەشی لە بازارەکانی هەرێمی کوردستانە بەم شێوە بووە نرخی یەک مسقاڵی عایرە 21 بەرز بۆتەوە بۆ $603,000 دیناری عێراقی. یعنی لەم مەسافەیە لە سەرەتای ساڵی 2024 $2,040 بوو، ئێستا $2,750. یعنی لە ماوەی ئەو ساڵەیە هەتا مانگی 22 دەی نزیکی $700 بەرز بێتەوە. بەڵێ لە هەفتەی سێ ئەمڕۆ لە معاملەکانی بۆرسا لە دەوروبەری $3,000 مامەڵەی پێوەکراوە و نرخی یەک مسقاڵی عایرە 21 بەرز بۆتەوە بۆ $625,000 دیناری عێراقی بۆ یەک مسقال. ئۆکەی کاک عومەر لە بەڕێستە پرسم، ئەم هەڵکشانە خێرا و تەسەعودیە بەردەوامەی نرخی ئاڵتون لە بازاڕە بۆچی؟ بۆ چوار هۆ گەڕێتەوە. یەکەمیان ئەو ڕسومە گومەرجیانەی ترام بێقەدە سەر وڵاتی وەکو کەنەدا و سین و ئەوروپا و مەکسیک، ئەمە جێشیان. دووەم ئەو لە ماوەی 3 ساڵە 100 ملیۆن ئۆنسە کڕاوە لەلایەنی بانقەکان و خەڵکەوە. سێەم دابەزینی احتیاطاتی ئاڵتون لە عالەمە. چوارەم دابەزینی بەیاناتی خێزراعیانی سەناعی. ئەوە زۆر تەسیرەکە کە ئەبێتە هۆی ئەوەی کە سعری نرخی سوودا بەزێن، ڕێژەی سوودا بەزێن لە ئەمریکا. ئەمەش پاڵنەرە بۆ ئەوەی کە ئاڵتون زۆر بەرز بێتەوە. بەڵێ قسە لەسەرەوەی کە ئەگەجارە لە ئاستە عالەمەکە قسە بکەین. ترامپ بەجددی ئیش لەسەر وەستاندنی شەڕی رووسیا و ئۆکرانیاکە و شەڕی ئیسرائیل و وڵاتانی تر. لەم بارودۆخۆیەکە شەڕ ئەوەستێ خواست لەسەر ئاڵتون وەک پەناگەیکی ئارام کەم ئەبێتەوە، چونکە بێگومانێکێک لە سبب بەهێزەکانی بەرزبوونەوەی ئاڵتون خواستە لەسەر ئاڵتون لەبەرەوەی کە دەوڵەمەندەکان قیمەتی شتەکانیان لە ئاڵتون ناپارێزن. ئەمە خاتە بەردەم دابەزینی نرخی ئاڵتون.
تصور ناکەم تەسەور ناکەین. نەخێر. کاک ئازاد چ تەسیرێکی لەسەر بازارەکانی کوردستان کردو؟ وڵی خۆی دوو هۆ هەیە کە زۆر تاسیری کردووە سەر ئەوەی کە بازاڕی ئێمە نەبێ. یەکەم بەرزبوونەوەی سەری ئاڵتونە بە ڕێژەیەکی زۆر و بە خێرایەکی چاوەڕان نەکراوە. یانی چاوەڕان کراوە لایەنەوە ئێمە و خەڵکی ئەوەی کە ئیشی ئاڵتونەکە، بەڵام لایەن خەڵکەوانی خەڵک کە ئێسش ئیسیعابیەوە ناکەکە ئاڵتون زۆر بەرەو زیاتر ئەڕوا. دووەم باری دارایی خەڵک مساعید نییە بۆی بەم ڕێژە بەرزە ئاڵتون بکڕێ مەگەر زەرور بێ. بەڵێ زۆر باشە. کاکە ئەندرێن ئەچمە لای بەڕێزت پێم خۆشە ڕوانگەیەوە بزانم ئەم بەرزبوونەوە گەورەی نرخی ئاڵتون کە تەنها لە ماوەی ئەم ساڵدا ئەو پانۆڕامایمان خستە ڕوو ئەم بەرزبوونەوە هەڵکشانە گەورەی بەخۆ بینیوە بەراورد بە 2 ساڵ و 3 ساڵ پێش ئێستا نرخەکەی زۆر زیاتر بەرز بووە. ئەمە چ تاسیرێکی لەسەر خواستی هاوڵاتیەکانی ئێمە کردووە بۆ کڕینی ئاڵتون ڕنگدانەوەیکی لە بازارەکانی کوردستانە هەیە؟ بەڵێ دەستان خۆشبی و بە خێراتنی کاگازات دەکەین بۆ بەرنمەیە. وڵا طبعاً لەو 2 ساڵە یان ئەتوانم بڵێم ئەو ساڵ تەسیراتێکی زۆر سەلبی کە کردیتە سەر خەڵک، بەڵام زۆر جاران تەوەقوعمان وا بووە کاتێک کە سیراعی دوو نەزەریە لە جیهاندا ئێستا دوو تیۆر ململانەی دەکەن، سیراع دەکەن، ناکۆچیەکان لە بینی دوو تیۆردایە. تیۆرێکیان تیۆری لیبرالەکانە و تیۆرێکیان تیۆری نەظەری ئەلواقیعەیە، یان با بڵێن ئەوەی کە پێی دەگوترێ ریالیزم لە جیهان بەڕێوە دەچین. لە دوای ڕۆخانی دیواری بەرلین و نەمانی جەنجی سارد لە جیهاندا کە جیهان بەرەو دووبەرەیی ڕۆیشت، دەتوانین بڵێین وڵاتان هەڵپەی ئەوەیان کرد لایەنی دارایی خۆیان بەهێزکەن. ئێستا لە منظمنی ئەو عیلاقاتە دەولیەی لە جیهاندا گوزەر دەکات بە دوو ئاراستەی جیاوازدا و ئەو ئاراستانە زۆر لێک نزیک بووبوونەوە بە حکمی ئەوەی سوقەکی حڕ بازارێکی ئازاد لە جیهاندا هاتۆتەکایەوە. تەمەشا دەکەین سیراعەکان تەسیری کردیتە سەر بەرزبوونەوەی کانزا بە نرخەکان، بە تایبەتی کانزای زێڕ و زی و تەماشا بکەین لە ناوخۆی ئەوە وەکو نبزەک بوو لەسەر ئەوەی کە لەبەرچی ئەو وەزعانە ڕوودەدەن. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ خەڵکی کوردستان بە شێوە گشتیەکەی دەتوانم بڵێم خەڵک توانە ئیداریەکەی ئەوەن داراییەکەی ئەوەندە نەبووە بتوانێت زێڕێکی زۆر بکرێ، بەڵام حەقیقەتێکی حاشا هەڵنەگر هەیە ویشەوەیە لە کەرتی بازرگانیەوە بازرگانانەوە ئەوانەی دەیانەوێت بۆ ئیسیسمار زێر بکڕن بۆ قازانج بە پێچەوانەوە ئەو ساڵی ڕابردوو لە ساڵی 24 و ئەو سێمانگەش بەڕاستی خەڵک ڕووی لە کڕینی زێر کرد بە حکمی ئەوەی ئەو داتایانەی لە دەرەوەی وڵات و لە سەر ئاستی لۆکاڵیدا دەردەچن سەبارەت بە گرانبوونی زێر بە تایبەتی لێدوانەکانی BNC و لێدوانەکانی گۆڵدمان ساکس و ئەوەی لە وۆڵ ستریت لە ئەمریکا دەگوزەرێ سەبارەت بە تەوەقوعاتیان لە بۆ ئایندە و لە سێڕبعی ساڵی ئەم ساڵدا لە با بڵێن دەکا مانجینۆ تا مانجینۆ تەوەقوعات وایە کە $350 ببینی ئۆنسێ. ئەو جۆرە تەوەقوعانە لە ڕنگدانەوەی لەناو ڕاگەیاندنی لۆکاڵی بۆ دەرەوە کە ڕاگەیاننیی هەیە ڕاگەیاننی جیهانیە. هەوڕۆژ خەڵک هوشیارە و سوسیال میدیا کارایە و سەردەمی ئایە و زیرەکی دەستکردە و تەکنۆلۆجیا لەو پەڕی پێشکەوتندایە خەڵک بە ئاسانی دەتوانێت تێبگا تەوەقوعاتەکان بخوێنێتەوە گوێ لە ئەو کەسانە بگرێت کە تەوەقوعات دەدەن بە تایبەتی ئێستا تەوەقوعاتی گۆڵدمان ساکس زۆر ڕاست دەرچوونێت لە ڕابردوودا کە پێیان وایە لە نیهایەتی ئەو ساڵدا نزیکەی لە بینی 3100 تا 3300 دەبینێ. بۆیە من تێبینیم کرد لەو فترەی ڕابردوو کە زێر ڕوو لە هەستان بوو خەڵکێک لە بازرگانان و خەڵکێک بۆ ئەوەی زێر بکرێت و هەم کوردەوارێکی هەولێریانە هەیە دەرێت زێر هەم زینە هەم خەزینە ئەوە هۆکارەکەی بوو. باشە کاکەندرێن با سەرتا هەر لەسەر بابەتی کڕینی زێر بۆسین بە مەبەستی وەبەرهێنان یا بە مەبەستی قانزاچکردن ئەوەی لە ڕابردووە ڕووی جەنابەت ئاماژت بۆ کرد کە کڕیوەتی، بەڵام ئێستا کاتێکی گونجاوە خەڵکی ئێمە زێر بکرێ بە مەبەستی قانزاچکردن یا نرخەکەی ئەوەندە بەرز بۆتەوە کە ئیتر
دەرفەتی قازانجکردن زۆر کەمە. دەبی وەڵامەکەت بە دوو فەقەڕە بدەمەوە. وەڵامی من دەکەمە وەڵامی ئەلف وەڵامی با. وەڵامی ئەلفم ئەوەیە ئەو خەڵکەی توانای دارایی نییە زێر بکرێ حتمما ناکرێ بچی پەنا بۆ فرۆشتنی زەوی یان خانوو یان ئۆتۆمبیلەکەی با و چیە وەڵا دەچم زێڕی دەکەم و قازانج دەکەم ئەو کارێکی هەڵەیە لە ئێستادا. وەڵامی باەم بۆ پرسیارەکەی جەنابەت کە پێویستی بە وەڵامدانەوەیەکی دوو فەرعی هەبوو وەڵامی باەم بۆ ئەو کەسانەیە کە توانای داراییان هەیە بەڵێ لە ئێستاشدا زێرکڕین باشترە لە ساڵی دادێ چونکە ئەتوو کوردەڵێ ئەو نانە ئەوڕۆ لە خوانە پارەی سپی یان پارەی زەرد لۆ ڕۆژی ڕەش ئەگەر بێت و ئەتوو یان کەسەکی دی لە هەر شارێک لە شارەکانی کوردستانێ پارەکی زیادی هەیە دۆلاری هەیە دیناری عێراقی هەیە نایزانێت و ناتوانێت بە زەوی بدایان متمانەی بە کەرتەکانی تر نەبێ زۆر ئاساییە بتانی بۆ خۆی زێر خەزن بکە هۆڵدی بکە ئەو هۆڵکردنەی زێرە بۆ ماوەیەکی کاتی دەتوانێت لە ساڵی ئایندەدا بیفرۆشێتەوە و قازانجیشی لێ بکە ئەوە بۆ ئەو کەسانەی کە خوا پێداون بەڵام بۆ کەسێک نەهاتووە تۆ بچی چی بکەی مەسەلەن چونکە بە ئەمە واقعێک تخوا بینەران دەمان بینن واقعێک بڵێین ئۆنسی زێر چاوەڕ وەکو ئەو کاک ئازاد فەرمووی ڕاستە لە بۆ خەڵک چاوەڕوان نەکراو بووە بەڵام لۆ ئێمە چاوەڕوان کرابووە کەمە متابعی هەواڵەکانی جیهانی دەکەین لەسەر ئاستی بەرزبوونەوەی زێردا ئێمە چاوەڕێ ئەوەمان دەکرد زێر ئەوڕۆ ببینی نەک پار و پێرار بەڵکو لە 2009ەوە چاوەڕێ ئەومان دەکرد لە 23 و 24 و لە ساڵی 25 زێر بگاتە و ئاستەی بۆیە ئەوەی پارەی هەبێ ئاساییە کاتێک کە زێر ئۆنسی زێر دادەبەزێت و زێر دەبێتە 610,000 و 15 و 600 و لەو دەورانە زێر بکرێش کارێکی ڕاستەقینەیە و واقعیانەیە. بەڵێ زۆر سپاس کاکەندن کاک ئازاد بە ڕێی تۆ چۆن لەم مەسەلەیە خەڵکی ئێمە بە تایبەتەوەی کە پارێکیە لە باتیەوەی کە دینار لە ماڵەوەدانێ یا دۆلار دانێکە بەردەوام نرخەکان بەرز و نزمەکە لە باتیە ماڵ و گۆڕات ئاڵتون بکرێ باشترە قازانجەکات تۆ لەم بارەوە چۆن ڕێنمایی کەسێکەکەی کام پرسیار و لێ بکە لەگەڵ کاگەندرێنە ماوەیەک لەمەوە بەر تقریبان ساڵێک و دوو مانگە ئەو کادا ئۆنسەی ئاڵتون بە 1850 بوو من و جەنابیان پێشبینی ئەومانە کرد کە ئاڵتون کاتام سیارە و بە خەڵکیش ماوتووە هەموو کاتێک تۆ ئەگە پارەیەکی هەیە دانراوە ئەو پارەی بەی بە زێر یا بەزی و زۆر قازانجی لەکەی ئێمەش هەر لەگەڵ ئەوان خەڵک ئەو پارێکی هەیەی لە ماڵەوە بە دینار داینێ بیکا بە ئاڵتون قازانجی لەکە و پشتڕاستکردنەوەش بۆ ئەمشتە ڕۆژ بە ڕۆژدا ئابەزێتی و لە وڵسریتە لە بازاری بۆرسی ئەمریکایە ڕۆژی وا هەیە بای تریلیۆنێک و 500 میلیارد دلار زەرەر لە بۆرسەکانەکەوێت لە ئەسەحمەکانەکەوێت کەچی ئاڵتون خۆیە کوژێ و خۆیە بڕێستی ئۆنسەدا بەزێ 50 بەزێ و دیسان لە ماوەیەکی کەما لە 24 ساعتا ئەچێتەوە سەری ئەمەوە ئەکا کە تۆ پێ بڵێن ئەمە پەناگەیەکی ئارامە ئاڵتون هەموو کاتێ قازانجەکە خەڵک بیکڕێت باشە بەپی ئەو پێدراوانی کە ئێستا لە واقعی دنیاە هەیە مەسەلەن لە دابەزاندنی سەری فایدا لە بابەتی وەستانی جەنگەکان لە کۆمەڵە گۆڕانکاری کە لە دنیاە ڕوئەدەن هەموو ئەم شتانی کە ڕوئەدەن بە تەسەوری تۆ لە قازانجی نرخی بەرزبوونەوەی نرخی ئاڵتونە ئێمە گەر بێت و سێری ئاڵتونکەین ئاڵتون تۆما دەمڕە بکراوە بە دۆلارەوە هەر بەرز و نزمیەک لە سەری بۆرسی عالەمیایی بڵین لە ئەندێکسی دۆلارە بەرز و نزم بێت تەسیل ئاڵتونەگاچکۆ تۆ ڕەوتی ئاڵتون بە دۆلارەوەیە اینجاکە ئێگەر بێت و تەخمین کراوە کە لە عالەمە 9 ملیار و 100 میلیۆن 9 ملیار و 100 میلیۆن ئۆنسەی ئاڵتون هەیە تا ئێستا 7 ملیار ئۆنسەی دێدەنێت هاتووە یعنی ڕێژەیەکی کەم ماوە ئەوەشی کە ئەکرێت کە دەریێت تێچوونی زۆرە ئەمەوە ئەکا کە ئاڵتون بەرەوبەرزی بڕوا بەقەکانی کڕێ حکوومەتەکانی کڕێ خەڵکەی کڕێ ئەمانە بەڵام کاک ئازاد وڵاتێکی وەکو رووسیا یەکێکە لە گەورەترین مستەدیرەکانی ئاڵتون لە دنیادا ئێستا ترامپ بە هێواشی خەریکی بەرپاکردنی ئاشتیە لەگەڵ رووسیا و تەنانەت دەستی کردو بەوەی کە گەماورەکانی سەر رووسیا کەم بکاتەوە لە چوارچەوەی کەمکردنەوەی گەماورەکانە هەناردەی ئاڵتونی رووسیش بۆ دنیا دەست پێەکە رووسیا منتیجێکی گەوری ئاڵتونە ئەمە دەوری ئەبێ لەسەرەوەی کە عەرزێکی زۆری ئاڵتون بخاتە ناو بازاری دنیا و
بە نەتیجە نرخی ئاڵتون داوەزێ. ئەگەر ئێمە بێت و سێری ئەو بانقانە بکەین مانگانە 38 تەنەکردن 40 تەنەکردن ینی استیعابی ناکات تەڵەبێکی زۆر لەسەر ئاڵتون هەیە زۆر هەیە اینجاگە تۆ ئەبێ یەکشت بزانی کە ئەو وڵاتانە کە حربیانە بێت ینی جیۆساسیەن ئێستقرار نییە هەمووی ئاڵتون ئەفرۆشێ لەو کاتەیە ئاڵتون پەناگەیشی ئارامە و ئەو ئاڵتون بە درێژایی مێژوو لە هەر لە بەرزبوونەوەە یانی ئەمە بڕوا ناکەم بۆ شێوەیە وڵاتێکی وەک بستین ساڵانە پێویستی بە 1100 1200 تن ئاڵتونە ئێستا ئاڵتون لە زۆر شتا بەکارێت هەرتەنیا بۆ جوانکاری نییە. بەڵێ زۆر سپاس کاکەن درێن تۆ پێت وایە ئەو ڕووداوانەی لە دنیای هەیە هەمووی بە قانزاجی نرخی ئاڵتونە بێت لە 2025 هەمووی بۆ ئاڕاستەیە کە نرخی ئاڵتون ئەو تەساعود دەبەرداوامەی هەیەی زۆر زیاتر بڕوە. قوربان طبعا معادلەی ئەو معادلە هێزەی لە جیهاندا هەبوو هێزی دوو جەمسەری هەبوو ئێستا لە ساڵی 1990 یەکەم عیبارە لە دوای شەڕی کوێتدا بۆشی باوک بەکاری هینا بە ناوی عیبارەی یان ئەو عیبارەی کە لە ناو دوو قەوس بە عەرەبی پێی دەڵێن النظام العالمی الجدید سیستەمی نوێی جیهان. ئێستا زۆر متەوەقعە کاتێک سەر بە بالیفەکەت دەکەی دەنووی سپەینی هەردەستیەوە گۆڕانکاریەک لە نظامی عالمی جدید داهات بیتەکایەوە چونکو با ئەمە قسەیەک بکەین ئێستا سیڕاعاتی ناکۆچی لە نێوان کۆمەڵگەی نێودەوڵەتیدا لە بینی عیلاقا لەناو ئەو ئەنزیمەیە کە عیلاقاتی دەولی تێیدا دەسوڕێتەوە ناکۆچیەکان زۆربەی وەکو کاک ئازاد باسی جیۆسیاسیەکەی کرد مەسەلەن شەڕی حوسیەکان متەوەقع زێڕی هەستاندەوە ئەو 1000 و با بڵێن لە 800 هەتا 800 و چەند هات 16 دلاری ما بگاتەوە 3000 ئەو شەو 3000ەکەی دیتەوە ئەوە چییە؟ ئەوە مەسەلە جیۆسیاسیەکەیە. بەڵام ئەگەر بێت و وەکو پرسیارەکەی کردبوو لەسەر ئەوەی مەسەلەی ئۆکراین کە متەوەقعە ئەمریکا چۆن لە شەڕی جیهانی دووەم لەگەڵ ئیتیحادی سۆڤیەتی لە ئەڵمانیای نازیدا متەوەقعە ئەمریکا هاوپەیمانیەتێک لەگەڵ رووسیای ئێستادا دروستکە بۆچی بۆ مەکاسبی اقتصادی خۆی و دوورکەوتنەوە لە چین چونکو ئەگە تەمەشاکەین ئەمریکا هەتا هەشتا لە هێڕۆشیمای نەدابوو لە ساڵی 48 کاتێک سینی شعبی یان چینی میلی دامەزرا ئەترافیشی پێکردو و ئێستا گەورەترین منافەسە لە جیهان لە بینی ئەمریکا و سیندایە کە سین دەیەوێت لە 2035 ئەو ڕێگەی پێی دەگوترێ ڕێگەی ئاوڕشمی لە یادی 100 ساڵەی سەرکەوتنی شۆڕشەکەی ماوتستی تۆنگدا بیهێنێتە دێ ئەو خەیاڵی ئەکە چین دەست بە داگرتنی جیانە ئێستا سین توانیتی لە محیتاتی ئیقلیمی خۆیدا یان با بڵین لە دەریای ئیقلیمیەکاندا سەیتەڕێ هەبێ بەڵام ئەگەر تەمەشا دەکات وەکو تیۆرزانێک یان فەیلسوفی ئەمریکی میرشایمەر باز لەوە دەکا کە ئەمریکا ئێستا لە جیهاندا هێزەکانی لە هەموو شوێنێکدان وەکو ئەمریکا پارێزراوە کەوتۆتە نێوان دوو ئۆقیانوس ئەمریکا ئەو قسانەی کە دەکەم لە منزوڕێکی سیاسیانە قسە دەکەم بەڵام اقتصاد ینی سیاسەتی دنیا چ بەڕێوەی دەبا اقتصاد بەڕێوەی دەبا ئێستا چین گەورەترین اقتصادی جیهانە بەڵام گەورەترین فرۆشی چەک فرۆشی ئەسلیحە ئەمریکایە مەسەن گەورەترین بازاری پێدانی چەک بە حەلیفەکانی ئەمریکیەکانن کەچی سینیش ئێستا لە سوفون و لە باخیرە و ئۆستوڵاتی بەحریدا دەورێکی کاریگەری بینیەوە بۆیە من تەوەقعی ئەوە دەکەم ئاراستەی بەرزبوونی زێر و تەوەقعاتم زیاترە بۆ ئاراستەی بەرزبوونەوەی زێر نەک لە دابەزین چونکو من تەوەقعۆم دەکرد ترامپ بێت سە حکم گوتیان ترامپ کەسێکی بازرگانە و لەوانەیە تەوەقعەوەی کرابایە مەسلەی تەزەخم چارەسەر بکا لە ئەمریکا بەڵام ترامپ دیارە خەونەکەی زۆر گەورەترە لەوەی ئەمە تەوەقعاتمان لۆی هەبوو بی. کاکەندرێن باس لە ملمەدانە گیانەکانی پێوەست بە نرخی زێر بینە دەرەوە بۆ سەر ژیانی هەوڵاتی یەکێک لەو هۆکارانەی کە لە وڵاتی ئێمەیە لە کوردەواری ئێمەیە خۆست لەسەر ئاڵتونەیە بۆ مەسلەی هاوسەرگیریە
تۆکو کەسێک لە ناو جوان بازاری زرێنگەرانە لە نێو واقعی ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ ئاڵتون ئەەکەن ئەم بەرزبوونەوەی زێر چکاری گەرێکی خسوەتە سەر خواست لەسەر هاوسەرگیری خواست لەسەر ئاڵتون بۆ هاوسەرگیری هاوڕێک دەیوت کە نرخی ئاڵتون بۆ زەواج دابەزیەوە بۆ پێش مسقال و کەمتریش لەو بارەوە تۆ زانیاری چۆنە لەو بارەوە کاکەن بەڵێ شتێکی زۆر ئاساییە کاتی خۆی ئەتوو دەفتەرێک دۆلار بە کوردەواری خۆمان گوتی یەک دەفتەر 100 گەڵا بە زمانە شیرنەکەی سلێمانی ئەڵێن 100 گەڵا دەفتەرێ دۆلار ئەم دەفتەرە دۆلارە کاتی خۆی ئەگەر بێت و جەنابەت 50 مسقالت پێدەکڕی ئەوڕۆ 20 مسقالەکەی پێدێ کاتی خۆی کە بدویست بایە 20 مسقال بۆ بووکێک بکرێ ئەمڕۆ خەڵک دەتوانێت 13 مسقال بیکە 10 بکە 7 مسقال بیکە یعنی بە پێی جێرەی توانای خەڵکەکەیە کۆمەلگا خۆی طبیعەتی کۆمەلگە وایە خۆی دەگونجێنێ یعنی کۆمەلگەی کوردی خۆشببختانە کۆمەلگەچی هەندە جوانە لێکترازاو نییە لەسەر مەسلەی ئاڵتون من زۆر هەرنەم بیستە بڵێم وەکو دیاردەش بی مەسەن لەسەر ئاڵتون خەڵکێک پێگنێ بە پێچەوانەوە بەڵام ڕێژەکەی کەم بوویتەوە بەداخەوە پارەکە ئاڵتونەکە ئەوەندە گران بووە زێڕەکە هەندە گران بووە کە وەختی خۆی دەمانتانی مەسەلەن 35 مسقالی بکاتن زاوا لە بۆ بوشێ ئێستا بووکەکە بەداخەوە 13 مسقالی پێدەکردرێ ئەمە خۆ بالایادی نەکەین لە پێش قەراری 1996 لە عێراقی ساڵی بەبیرمە پێش 96 بوو قەرارەکە دوایە ساڵی 1996 قەراری 96 درا ئەو کاتیم برێن وەزعی کوردستانی بڕک لە ڕووی اقتصاد ئەوەی نەفت بەرامبەر خۆراک و ئەو بە زمانە پەیدا بووە گەناخۆ ئەو وەختیش باوەڕتەبی لە 1994 هەتا 95ش خەرگ مسخالی زێڕی بە 4500 دیناری ئەو کاتی بوو دەیکردا وڵات تقریبان دەیکردا 750,000 ئێستا خۆ ئەو وەختی لە ناوەخۆدا زێرگرانتر بوو ئەو وەختیش خەرگ 5-6 مسخالی پێدەکرا بە هیوای ئەوەی ئینشاءالله زروفی کوردستان بەرەو باشە بچی ئەوە لە ڕێژەی هاوسەرگیری نۆرمەڵە لە کۆمەڵگەدا زێر نەبوو بوویتە یعنی با ئەوە نەبوویتە فۆبیایەک لە لای خەڵکی زێر نەبوویتە هۆکاری ئەوەی وەڵا ڕێژەی هاوسەرگیری پێگنێ چکە کۆمەڵگەی کوردی کوردەواری خۆمان چ لە هەولێرێ چ لە دۆچێ چ لە سلێمانی خەرک زۆر هوشیارە پرۆسەی زەواج زۆر پیرۆسترە لە مەسەلەی زێڕ و شتانە بەس لەوانەیە تەسیری لە کەمالیاتی کردبی کاتی خۆی بووکو زاوە تاخمەچی نووسنیان بە سیوەڕقەی سیگەڵای کڕیا هاوڕۆناتان ئەو تاخم نووسنەی لەوانێ بە دەوڕقەی پێیان بکڕین نەوعچیدی بکڕن وەلەو شتە کەمالیەکان شتی کاتین بەزەگە زێڕەکەی توانایان هەبوو زێڕەکەی باشتر بکڕن لە بۆ ساڵی ئایندە و ساڵانی داهاتویان لە ژیانی هاوسەرگیری دەتوانن ئەو زێڕە ببتە پاڵپشتێک و هەر وەکو گوتیان مەلازون ئامین پەناگەی ئارامە هەر ئەو پەناگە ئارامە دەبینی ئازاد لە واقعی سلێمانیا لە واقعی بازاڕی کوردستان کە تۆ لەمسی دەکەی ڕۆژانە و بەری دەکەوی ئەم پرسە چۆنە خواستی هاوڵاتی ئێمە بۆ بابەتی هاوسەرگیری و چ بۆ غێری هاوسەرگیری لەسەر ئاڵتون ئەمە کەمی کردووە دابەزیوە چیت بینیوە تێبینی چیەکەی وڵی بە نیسبەتی هاوسەرگیریەوە بەڵێ دابەزیوە لەبەرەوەی دەری کاکاندریان فەرمووی ئەوەی کە توانای هەبووە 30 مسقالەکە ئێستا ئەو پارەی کە پێەتی ئەو 30 مسقاڵی ئەو کاتە ئێستا 12 مسقال 13 مسقاڵی بێگا 10 مسقاڵی بێگا لەبەرەوەی ئەم ڕێژەیە زۆر بە بەرچاو بەرز بۆتوانێ ئەمە یەکەم بە نیسبەتی ئەو زۆر دابەزیوەی تر بۆ هاوسەرگیری هاتووە دابەزی و خەڵکیش مساعیدە بۆ ئەوەی کە ئیشەکەی بڕوا زەواجکە بەرزونزمی هەرتی ئابێ و هەچ کەس بە پێی داراییەکەی خۆی دووەمیش ئەو خەڵکەی کە شارەزایە لە بابەتی ئاڵتون و زیوە ئێستا خەڵک شارەزایە و شتەکان نەبینی و سۆشیال میدیا هەیە و پانقەکان پێشببینی هەیەن خەڵک زۆر سەری کردو دەکڕینی چ ئاڵتون چ زیویش کاتە بە مەبەستی هەڵگرتن یان با بڵێن کاروباری کۆمەڵاتی خواستە سەر ئاڵتون کەمی کردو بەڵام بە پێچەوانەوە بە مەبەستی بازرگانیکردن بە مەبەستی قازاشکردن خواستە سەر ئاڵتون زیای کردو بەتاشی تەوقعی بازار لە هەرێمی کوردستان چۆنە یعنی پێی وایە ئەم ئاستا ئەم بەرزبوونەوەی بەردەوام بەبێ وڵای ئەمە تەقەوەی بۆ نمونە بازرگانەکەی ناوخۆی کوردستان چۆن بیر لە ماکەنەوە
وڵای ئەوەی لە ئاڵتون و زیو تێگەشتە بێت ئاڵتون هەتا دەبی کاک ئەندریان فەرمووی تا 3300 تا 3500 بەرزە بێتەوە لە ماوەی ساڵێکە. اینجاکە بە نیسبەتی زیوی شەوانێ زیو چەند ساڵی لەمەوبەر کیلۆیەک ئاڵتون کیلۆیەک زیو بە 20 وەرەقە بوو، ئێستا بە 11 وەرەقەیە. تەسەوورەکرێت تاکو 30 وەرەقە بەرز بێت. بەڵام لە دوورخایەنە لە نزیخایەنە نابان شتێک لەسەر ئێمە نەکەوێت. دەوترێت ئەو کەسانی کە بە دوای قانزاج ئەگەڕێن زیو بکڕن ئەگەری نسبەی قانزاجەکان ڕێژەی ئەو قازانجی کە بەدەستیێنن زیاتر لەوەی کە ئاڵتون بکڕن لەبەرەوەی ئاڵتون بە نسبێکی کەمتر بەرز دەبێتەوە مقارنەتەن بۆ نرخی کە ئاڵتون خۆی هەیەی. تۆ ڕێن قسەت لەم بارەوە چییە ینی زیو بۆ قازانج باشترەیە ئاڵتون؟ ئەوەی کە بۆ دوور درێژخایەنێتی زیو کڕێ قازان زیاترەکە، ئەوەی کە بۆ کورتخایەنێتی ئاڵتون کڕێ قازان. چۆن ئێستا ئەگەر یەشێک مەسەلەن 100 وەرەقەی هەبێ ئێستا 9 کیلۆ زیو بکە لەوانەیە لە 3 ساڵ 4 ساڵیکەیە ئەوە بێ بە $3,000. ئەمە بۆ شتێکی دوورخایەنە. بەڵام بۆ نزیکخایەن ئێستا یەشێک ئێمە چەنە هاجار وتومانە و کاکەندریێنیش خۆی زۆر پاڵپشتی قسەکەم لەوانەیە بکە و بەیەکەوە بەرنامە زۆر کردووە وتومانە ئاڵتون ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزیێڕوە، بەڵام داوەزینێکی کاتیەکە و دیسانەوە بەرزە بێتەوانێ ئاڵتون بەرزە بێتەوە زۆر بەرزە بێتەوە، بەڵام خەڵکە بێت تۆقعیەوە بکات وردە تەسحیحەکە داوەزینێکی کەمەکە و زیاتر بەرزە بێتەوە. ئەوەی کە پارەیەکی زۆری هەیە هەڵبەت خۆشی ئەزانێت بازار بەرەوچ ئاستێگەڕوە هەبێ خۆی لە ئیخبارەکان زوو تێبگا شارەزایی لەگە خەڵکە لەگەڵی شگە کۆنتا کات کە شارەزایی هەوێ ئەوەی ڕێنماییکە پێی بڵێ. ناتوانین بڵین ئاڵتون پەناگەیەکی ئارامترە ئەوەی کە پێوتێ مولادی ئامین یان پەناگەیەکی ئارام بۆ هەڵگرتنی بەها ئەو سیفەتە لە ئاڵتونە هەیە زیاتر نەک لە زیو ئاڵتونە هەیە بڵێ، بەڵام لە زیاترە لە کە زیوا کەمترە. ئێمە بڵێن زیو لە درێژخایەنە هەڵشەکەی تەحملی نییە زووی فرۆشێ، ئەمە زەرەرەکە ئەمە پەیوەندی بەوەی خۆی تەحملی نییە ئەژنا ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزیێڕە. ئەمە مۆزوعەکە پەیوەندی بەوەیە خەڵک خۆی ئیسیقلال لەسەر شتێک ناکە ئەوێشتی کاتی بێ کاتێکە ئاڵتون زیاتر قازانجەکە توانێت ئاڵتون کرد. کاکەندرێن ئێمە کە باس لە ئاڵتون ئەەکەین یا باس لە کانزای بە نرخ ئەەکەین بەردەوام فۆکسمان لەسەر ئاڵتونە لە کاتێکا جگەل لە ئاڵتون کانزای بە نرخی تریش هەیە وەکو زیو بۆ هاوڵاتی زیو نەکرێت لە کاتێکا زیو نرخەکەی هەرزانترە و ئەگەری بەرزبوونەوەشی وەکو ئاڵتون هەیە یا ڕەنگە نزیک بێ لە ئاڵتون ئەگەری بەرزبوونەوەی نرخەکەی و ڕادەی قازانجکردن تایە. ئەوە زۆر جار لە مەجالیس و کۆڕ و دانیشتنووی ئیڤێنتەکان دەڵێن بۆ کەسێک کە قسەنەکە زێر قسەنەکردن زێربی قسەکردن زیوە، یعنی زیو مرتبەی دووەمی هەیە لە کانزاکانی کە شایعن لە ناو بە تایبەتی لە وڵاتاندا. ئێستا زیو بۆتە بابەتی قسە و خواسی بانقەکان و خەڵکیش بە تایبەتی، چونکە جاران خەڵک کەمتر بە قالب زیوی دەکڕی. ئێستا ماشەڵڵا بە قالب لە دووبەی دێ لە وڵاتی تورکیا زیو دێ. زیو لە سەردەمانی کۆندا لە سەردەمی دەوڵەت شارەکانی بابلیشدا ئەگەر هەڵە نەبم بە پێی مێژوو 4 قالبی زیو مقابلی 1 قالبی زێر بووە. ئێستا 75 قالبی زیو کیلۆ مقابلی 1 ئەوەی زێڕە، کەواتە ئەو تەوەقعی کە کاک ئازاد فەرمووی منیش لەو بڕوادام زیو گەلێک بەرز ببێتەوە لە ئایندەدا، چونکو لە ناو تەکنەلۆجیای زان ئەوەی دەستکردەدا ئایندە بۆ زیوە. ئەو مقارنەی کە کردت لە بینی بەهای زیو بەرامبەر بە زێر ئەومان پێڵێکە هەمیشە ئەگەری هەڵکشانی بەهای زێر چەند بەرامبەری ئەگەری هەڵکشانی بەهای زیوە، یعنی بۆ نمونە ئەگەر زێر لە 400 بەرز بێتەوە ئەوە زیو لە 100 بەرزە بێتەوە، ینی ئاڵتون 4 ئەوەنەی زیو زیاتر بەرزە بێتەوە. ئەمە ڕاستە لە واقعی ئاڵگۆری بۆرسە و کڕینی ئەم معدەنانەیە ڕاستە ئەم پێوانەیە یان بە هەمان ئەندازە نزیان نزیک لێک بەهاکانیان بەرزە بێتەوە لە کاتی بەرزبوونەوەیە. بەتاکید حقیقەتەک هەیە خەڵک زیاتر لە بازاری بۆرسەی جیهانی مامەڵە زیاتر بە ئۆنسی زێرەوە دەکاتن، کەمتر زیو خواستی لەسەر بووە تا ئەو کاتەی
بەڵام لە ئێستاوە من پێم وایە لە بۆ ساڵانی داهاتوو خواستەکی زۆر دوورمەودا دەکەوێتە سەر کڕینی ئۆنسی زێر گەرغەڵت نەم $33 و 90 سنت بوو ماوەک پیشتا تەمەشام کردکەواتە ئۆنسی زێرش لە بەرزبوونەوەدا دەبێ بۆیە ئەو وڵاتەی کە خاوەنی زێر و زیوە بەڕاستی وڵاتێکی بەهێز دەبێ. عێراق ئەگەر دینارەکەی ئێستا بە قووەتە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی حقیقەتی ئەوەیە کە عێراق لە چەند ساڵی ڕابردوودا توانی لە 36 تۆن و 37 تۆنی خۆیدا عەفوەن لە 96 تۆن زێردا بیگەینێتە 100 وەکو خوبەرا باز دەکەن هەتا 146 تۆن زێر احتیاتی بانقی مرکزی خۆی هەیە کەواتە هەر وڵاتێک زێڕی هەبوو دەوڵەت شارەکانی بابل پێش ئەسینا و ئیسپارتا کەوتبوونەوە لە بەکارهێنانی شێکڵەکانی زێر و زیودا کاتی خۆی شارە سۆمەریەکان کە بەهێز بوون کە نووسینی بزماریان داهینا 3200 ساڵی پێش حەزرەتی مەسیح لەدایک بێ کە نووسیری بزماری و ختم و مۆریان داێنا ئینجا لەو سەردەمیدا مامەڵەی شت بە شتیان گۆڕی بۆ شیکڵی زێر و زیو کەواتە بەهێزبوونی وڵاتت بەهێزبوونی اقتصادی خەڵک ئەو وڵاتێکی ئارام و باش دەبێت کە اقتصادی بەقوت بی بۆ نمونە ئێستا گەرچین باشە کاگەندرێنێکێک لە سیفەتەکانی ئاڵتون ئەوەیە کە ئەتوانی بە خێرایی بکەی بە پارە یعنی کانزایەکە هەموو ساتێک لە هەموو شوێنێک ئەگەر ئەوەی هەیە بیکەی بە پارە لە بازارەکانی هەرێمی کوردستان ئایا زی و هەمان سیفەتی هەیە تۆ زی بە باسانی ئەتوانی بیکەی بە پارە وەک ئەتوانی ئاڵتون بە پارە بەڵێ هەر بە خۆت وەڵامت داوە زێر یەک سفەتی جیاوازی لەگەڵ شتیتر ێکا کە زێر بە خۆی پارەیە پارە چییە پارە لە زێری وەرگیرەیە یعنی پارە وجودی نەبووە کاتێک کە زێر و زی و ئەوانە لە سەردەمانێک چیشدا لە سەردەمی خەلافەتەکاندا مسیشیان بەکارهێناوە بەس بەهایەکی زۆر کەمی هەبووە بەڵام کە تەمەشا دەکەی دەڵێی زێر منتەهای قسەکردنە زۆر جار یەکێک بەتوو دەرێتن لە هەولێرێ دەرێت مارۆدان دەرێ زێر منتەهای قسەکردن و وەسفکردنە کەواتە پارە دۆلارە یۆڕۆیە یەنە نازامچیە هیچیان مقابلی زێر هیچ نین تەنها کاغەزێکی بەتاڵ و بۆشن وەکو ڤەنزوێلا کاتی خۆی کە تووشی قەیرانەکە بوو بە گوش پارەیان بە گونیە پارەیان لەسەر بینایەکان فرێدەدا خوارەوە یەک فەردە پارە کێکەچ پێ نەدات کەواتە زێرە و پارە هیچ نییە. بەڵێ بینەرانە ئەچینە لای سلایدێکی تری ڤیدۆڵەکەمان هەندێک زانیاری تا سەبارەت بە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی ئاڵتون کە شرۆڤەیەکی کورتیەکەی یەکێک لە هۆکارەکان بریتە لە دابەزینی نرخی سوود بەگومان کە نرخی سوود دابەزێ لە ناو بانقە مرکزیەکانی دنیاە بە تایبەت بانکی فیدراڵی ئەمریکا خواست لەسەر دۆلار بە مەبەستی وەبەرهێنان بە مەبەستی قازانجکردن کەم ئەبێتەوە بە مقابلی ئەمە دەوڵەمەندەکان و خاوەن پارەکان ڕوو ئەەکەنە شتێکی تر کە وەبەرهێنانی تیابکەن بە مەبەستی قازانجکردن لەم چوارچێوەیە ئاڵتونێکێکە لە گرنگترین ئەو شتانەی کە وەبەرهێنانی تیاکەن بۆیە دابەزی نرخی سوود بۆی کۆنتترۆلکردنی هەڵاوسانەوە فاکتەرێکی بەهێزی بەرزبوونەوەی نرخی ئاڵتون بوو لە دنیاە خاڵێکی تریشەوەیە کە خاڵی دوای ئەومان ئەو جنگانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بوودا ئەو نائیستیقرارەتانەی کە هەیە هەر لە لوبناان ئیسرائیلەوە فەڵەستین ئیسرائیلەوە رووسیا ئۆکرانیاوە تا ئەڵۆزەکانی حوسیەکان و دەریای سوور و هەموو ئەم کێشانە وایان کردووە کە لە دنیاە پەنا بۆ ئاڵتون ببرێ وەک یەدەگێکی گیانی و بەهایتیا هەڵبگیرێ سەر ئەنجام خواستێکی گیانی گەورە لەسەر ئاڵتون دروست بووە و نرخەکەی بەرز بێتەوە. خاڵێکی تریشمان ئەوەیە کە بانکە ناوەندەکان بەردەوام ئاڵتون نەکڕن لە ساڵی 2024 و 2023 بە هەمان شێوە گەورەترین باقەکان لە دنیای ئاڵتونیان کردەوە لە سەروەمیانەوە چین باقی ناوەندی چین قەبارێکی ئەجگار گەورە ئاڵتونی کردەوە و عێراقی شێشەکە لەوانەی کە ئاڵتونی کردووە ئەمانە بەشێک بوون لەو هۆکارانەی کە وای کردووە بەردەوام نرخی ئاڵتون لە تەواوی دنیای ڕوو لە بەرزبوونەوە بکات و بەپێی ئەو پێشبینیانەش کە هەیە ئەگەر ئەوەیە کە نرخی ئاڵتون
هەتا کۆتایی ئەم ساڵ ڕێژێکی زۆر زیاتر لەمە بەرز ببێتەوە لە 200 دلار تا 500 دلار بژێتە سەر نرخی ئاڵتون لەو مەسافەیە یعنی بۆ 3200 دلار تا 3500 دلار بۆ یەک ئۆنسا نرخی ئاڵتون بەرز ببێتەوە. کاک ئازاد ئەگەر پرسیاری زیوت لێ بکەم بە هەمان ئەو خێرایی کە زیو لە بازارە ئاڵتون لە بازارە ئەفرۆشتەوە بێ بەپارە هەوڵاتێکە توانە زیوەکە شیوا لێ بکە ئەگەر زیوەکەی قاڵب بێ بەڵێ هەروەکو چۆن ئاڵتون فرۆشەیە توانێت ئەو قاڵبە زیوەشی هەیە بیکاتەوە بەپارە بەڵێ یعنی هیچ کێشێکی توش نامێت لەوەی کە نتوانێت ئەو زیوە لە کاتی خۆیان بکە بەپارە نەخێر بە یەک دقا بێ بەپارە. باشە ئێستا قاڵبی زیو بە چەنە؟ ئێستا بە 1100 دلار بە 1100 دلار قاڵبێک قاڵبێک چەند ئۆنساکە؟ قاڵبێ 32 ئۆنسە و 54 بەڵێ پێشتر ئەگەر تۆ زانیاری پێشتر دەبیر بێت گۆڕانکاریەکانی نرخی زیو چەند بووە؟ ئەنی ئەتوانین تەوەقعیەوە بکەین بە ئاستێکی نزیک لەوەی کە نرخی ئاڵتون بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە زیوش بینیوێتی لە تقریبان 3 ساڵ لەمەوبەر ئۆنسەی زیو بوو بە 49 دلار و نیو ئێستا 33 دلارە 33 دلار و 70 تا 34 ڕۆی تا 800 دلاریش داوە زیو دیسان بەرز بۆتەوە بۆ ئێ ماڵین لە دوورخایانە احتیمالی هەیە ئۆنسەیەکی زیو ببێ بە 100 دلار ئەمەش پشبەسن بە مەجموعەیەک مەسەلەن لە سیارەیە بەکارێت ئیلۆن ماسک دووسێکانی زیوی کڕیوێتەوە هەر بەکان کڕیوێتیەوە اینجاکە لە ڕقایقی ئەلکترۆنیا بەکارێت لە پاکردنەوەی ئاوا بەکارێت ئەمانە هەمووی وا لە زیوەکە کە خصوصێتێکی تایبەتی هەبێ بۆ معلوماتیشتان زیو لە عالەمە حەود ئەوەنەی ئاڵتونە بەڵێ تێگەشت کاکەن درێن لە بەرزبوونەوەی زێڕە پێ زەرمەندە ئایا هیچ ئەیەکی بازرگانەکان هیچ گروپێکی کۆمەڵایەتی کوردستان ناو بازار کەسەیە لە ناو کوردستان یا لە زەرمەند بێ لەم بەرزبوونەوە خێرایی نرخی ئاڵتون؟ بەڵێ خۆی لە بەرزبوونەوەی زێڕدا ئەو کەسانە زەرمەند دەبن کاتێک کە زێڕیان کڕی بێتن نەیان شکان بێتەوە یعنی دوو جۆرە مامەڵەی زێرکردن کڕین هەیە یان ببورن دوو جۆرە مامەڵە لە زێر هەیە یەکیان ئەو مامەڵەیە کە کەسێک لە دووبەی 100 کیلۆ زێڕی هێناوە جارێ نەیشکاندیتەوە بە هەولێریانی گوتی نەیشکاندیتەوە هێشتا ئەوەی نەکردیا تەسبیتی سعرەکەی نەکردیە لەگەڵ دووبەی خەڵک هەبووە بە 1900 دلاری لە سەریە تا ئێستا نەیشکاندیتەوە ئەوە یەک لەو زەرمەندانن ئەوانە زەرمەندن یعنی بە ملیۆن دلار زەرەر دەکەن بەڵام بە شێوە گشتیەکەی لە بەرزبوونی زێردا خەڵک بە گشتی حەزی لە بەرزبوونی زێر نییە چونکە مێنی فاکتۆری ئیش ڕاستە کار وەکو نەزەریەکەی کارل مارکس دەڵێ مێنی فاکتۆری کار دەگۆڕێ ڕۆژ بە ڕۆژ و ساڵان بە ساڵان مێنی فاکتۆریشکردن دەگۆڕێ بەڵام خۆمە بەست لێرەدا ئەوەیە خەڵک بە گشتی حەزی لە هەرزانبوونی زێرە بۆ ئەوەی بتوانێت جارێشتر ئەو خەیاڵەی کۆن کە دەمانگۆ زێر لە 320,000 بوو زۆر پێمانگران بوو بەس کە هاوارمان دەکرد دەمانگۆت کاکە زێڕی بکڕن ڕۆژێک دادێ ئەو های لێدێ ئیدی ئەوە سعری عالەمیە ئەوانەی زەرمەند دەبن زیاتر ئەو کەسانن کە زێڕیان نەکڕی بوو لە دەستیان چوو یان زێڕیان نەکڕی بەڵام لە ئایندەدا ئەو کەسانەی لە ئێستاشدا زێر بکڕن بۆ ئایندەیەکی چەند ساڵی ئایندەدا پێم وایە زەرمەند نابن ئەگەر بێت و بارودۆخی جیهانی بەو شێوەی ئێستا بڕوە بەڵام دەزانی حەقیقەتێکیش هەیە با چەند لە سەدا چەند شتێکیش بێڵینەوە بۆ گۆڕانکاریەکان مەسەلەن ئێستا لە دوای ئەوەی ئەو کارە ساتەی بەسە ئەمریکا هات کاتی خۆی لە 11 سپتێمبەر با بڵین جیهانی بەرەو ئاراستەکی دیبر گۆڕانکاری لە ناو سیستەمی جیهانی هاتەکایەوە و ئەمریکا دژی هاتە سەر هێڵی ئەوەی کە دژی گڕوپی تیرۆریستی
هێزی خۆی بە هەموو جیهاندا بڵاو کردەوە لەو ڕێگایەوە. ئایا پرسیار ئەوەیە ئایا ئایندە نزیکە لەوەی کەوا ئەمریکا وەکو تاک جەمسەر لە جیهان بمینیتەوە؟ ئایا ئەو وەزعە واقعیەی ڕیالیزمیەی لە جیهاندا دەگوزەرێ لە ناو کۆی عیلاقات یان پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا کە کارکتەری سەرەکی ڕاستە دەوڵەتەکانن، بەڵام هەها تەمەشاکەن کۆمپانیا فرەڕەگەزەکان، شەریکات متعدد الجنسیات و هەروەها ڕێکخراوەکان لە سەرویوانەوە نەتەوەی گرتوەکان ئایندەیان چ دەبی؟ لە ئایندە چیتر دەگوزەرێ؟ چ کارکتەر و ئەکتەری تر دێنە مەیدانی عیلاقاتی دەولیدا؟ ئەوانەش تەئسیر دەکەن لەسەر ئایندەی نزمبوونەوەی زێڕیشدا. ئەگەر ئاراستەکان بە نیگۆشیشنەکان یان ئەو دانوستاندنە نێو دەوڵەتیانەی هەن ئێستا لە جیهاندا سەر بگرن بە ئاراستەی ئاشتی و خۆشی و تەبایی و چاکردن و باشکردنی گوزەران یان بارە ئابوووریەکە لە جیهاندا، خۆ قابلە زێر هەر بە قسەی گۆڵدمان ساکس و ئەو دەوڵەت و شەریکە و بانقانە نییە هەر بەڕە و ئاراستەیەکی بەرزی بڕوە. ڕاستە و تەوقعانە دەکرێن، بەڵام جیۆسیاسیەن وەزعەکان هادێ بیتەوە ئۆنسی زێر متەوەقیعەشە چەند سەد دۆلارێکیش دابەزین ببینتەوە بۆی خەڵک بتوانی لێی مستەفید بی. بەڵام قسەکانم تۆزەک میسالینە بەنسبەت ئەو بارەیە کە قسەم لەسەر کرد. کاکەندرێن ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو. پێم خۆشە ئەگەر قسەیەکت هەبێ پامەکەت هەبێ بەر لەوەی کۆتایی پێبێنین فەرموو. وڵات دوا قسەم تەبعاً دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم و بەخێربێن سەرچاوان بۆ ئەو بەرنمەیە ئەو میوانە بەڕێزەش کاک ئازادی بەڕێز. لێرەدا پەیامم بۆ زێڕنگرانی خۆشەویستی کوردستان دەهۆکی دەلال و سلێمانی شیرین و جوان و کەرکووکی قەلب و هەموو ئەو شارانەی کوردستان پەیامەکەم هەیە لە هەموو زێڕنگران و لە بۆ ئەنجومەن و سەندیکاکان بێنە سەرهێڵ. ئێمە وەرکشۆپێک ڕێک دەخەین ئینشاءڵڵا لە دوای مانجی ڕەمەزان، داوا لە هەموو سەندیکا و کۆمەڵەکانی زێڕنگران دەکەم لە کوردستان ئینشاءڵڵا داوەتیان دەکەین بۆ ئەوەی بتوانین لە کوردستاندا زێڕ و سەندیکای زێڕنگران بکەینێت مەرجەعێکی گەورە و یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان ببین، چونکو ئەگەر گوتت هێز و قووەت ڕاستە ئەسلی حەوچەک و نەوەوی، لە ڕووی اقتصادیش هێز یعنی زێر. بەڵێ زۆر سپاس. سپاس کاکەندرێن. کاک ئازاد بەرلەوەی کۆتایی پێێنم جەنابەت دوا پامێک قسێک بۆ چوونەکەت هەبێ بەلاتەوە گرنگ لێ باس بکەین. ئەنی ڕێز و سڵاومەیە بۆ کاکەندرێن خۆشەویستە جێگەی ڕێزە هەموو کاتێکە بەشدارێکە لە بەرنامەکانە پێشبینیەکانی زۆر واقعی و جوانە. منیش یەک پێشنیارم هەیە بۆ زەڕەنگەرەکان بە گشتی کە تۆ ئەڵێ زەڕەنگەر یعنی مایە ئاڵتون ناحەتۆ ئەو شتە ئەو ئاڵتونە جوانە بکەی بە دۆلار و داینی بتەوێ قازانجی لێ بکەیت. ئەوە زەرێکی زۆر گەورە لە دەزمایەکانیان دەزمایەکانی کەمەکە و هەر داوەزینێک کاتی لە ئاڵتونە هەموو کەسێک ئەبێ ئاگادار بێ بیکرێت زۆر بەرەو بەرزیێڕە. بەڵێ زۆر سپاس. بەڵێ بەڕێزان ئەوەی کە گوێتان لێ بوو گفتووەکردن بوو سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی زێڕ بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک هەندرێن عەبدوڕەحمان سەرۆکی سەندیکای زەڕەنگەرانی لە هەولێر، هەروەها کاک ئازاد عومەر شارەزای بواری زێڕ و زیو. زۆر سپاسی هەردووکانەکەم کە میوانی بەرنامەکەم بوون. سپاس بۆ ئێوەی بەڕێز کە میوانداری بەرنامەکەتان بینەری بەرنامەکەمان بوون. هیوای کاتێکی خۆش بە هەموو لایەکە خواستم.